دەستخۆشی بۆ خاتوون نەرمین بۆ گێڕانی کتێبێکی زۆر ناوازە لە بەشێک لە یادەوەریەکانی سەرکردەیەکی مەزنی کورد جەنابی مام جەلال. لەواچێ بۆ ئێمە یەکێتی و بۆ سیاسیەکانی هەرێمی کوردستانیش یادەوەریەکانی جەنابی مام جەلال کفایەت و بەس بێت بۆ ئەوەی کە ئێمە پەیڕەوی سیاسەتێکی جوانی لەسەر بکەین بۆ بەڕێوەبردنی خەڵک و حکومڕانی لە وڵاتی خۆمانە. لەبەروێ هەر چمکێکی نووسینەکانی جەنابی مامەگری کەلێنێکی نەهێشتوێتەوە بۆ ئەوەی قسەی لەسەر نەکرد بێت. شوێنێک نەماوە لە هەموو سێکتەرەکانی کە پەیوەندی بە ژیانی مرۆڤایەتیەوە هەیە جەنابی مام جەلال پێی پێ نەبرد بێ و قسەی لەسەر نەکرد بێ و بەرنامەی بۆی نەبوو بێت. بۆیە من دەیان جار و سەدان جار دەستخۆشییان لێ یەکەم بۆ ئەوەی خامەیەکی نازداری جوانی پاک ئەخەنە بەر دیدەی خوێنەری کورد بۆ ئەوەی بیکا بە بەرنامەی ژیانی هەم سیاسی هەم کلتوری هەم ئەقتصادی خۆی. جاریچکە دەستان خۆش بێ یاخوا.